بافڵ تاڵەبانی و ڤیدیۆکەی پشتی سەرۆکی یەکێتی سەیری چی دەکات؟ زۆر جار وێنەیەکی سەرۆکی یەکێتی بڵاو دەبێتەوە و خەڵک ور دەبنەوە لەوەی چی لە دەوروبەریدایە. ئەمجارە لە پشتی بافڵ تاڵەبانیەوە شاشەیەک هەبوو کە ڤیدیۆیەکی یوتیوبی لێکرا بوویەوە. خەڵک خێرا چوون و دۆزیانەوە کە ئەوە کەناڵی تەکتیکال سوێدیە. ئەو ڤیدیۆیەی بافڵ تاڵەبانی سەیری کردووە. فێرکارێکی زۆر وردە لەسەرەوەی چۆن دەمانچێگڵۆک پارچە پارچە دەکرێت و دواتر کۆ دەکرێتەوە. بافڵ تاڵەبانی بەوە ناسراوە کە خۆی خولیایەکی زۆری بۆ چەک و مەشق و ڕاهێنانی سەربازی هەیە، بۆیە بینینی ڤیدیۆیەکی ئاوا لە ژوورەکەیدا شتێکی سەیر نییە. اینجا ئەم کەناڵە تەکتیکال سویدی کە پێشتریش باسمان کرد پیاوێکی سەربازی کۆنی ئەمریکی بەڕێوەی دەبات. پیاوەکە زۆر ڕاستگۆیە و تەنها بۆ حەزی خۆی باسی وردەکاری چەکەکان دەکات. ئەمە نیشانی دەدات کە بافڵ تاڵەبانیش حەزی لەو سەرچاوانەیە کە زۆر تەکنیکی و ڕاستگۆن لە گواستنەوەی زانیاریدا. اینجا پرسیارەکە لێرەدایە، ئایا بافڵ تاڵەبانی تەنیا وەک حەزێک سەیری ئەم ڤیدیۆیانە دەکات یان دەیەوێت لە ورترین میکانیزمی ئەو چەکانە تێبگات کە هێزە سەربازیەکان بەکاری دەهێنن؟ چونکە وەک دەزانین ئەو هەمیشە لەناو مەیدانی ڕاهێناندایە و حەز دەکات هەموو شتێک بە دەستی خۆی تاقی بکاتەوە.